ڕۆژانێ لە مێژووی شۆڕشی ئەیلول لا نووسین و خوێندنەوەی شەوکەت مەلا ئیسماعیل حەسەن. باڵی میمسینی دابڕاو. بارزانی ڕێگەدا بە باڵی میمسینی دابڕاو لە ئێران بگەڕێنەوە بۆ وڵات. مانگی حوزەیرانی 1965 کە برادرانی دابڕاو لە هەمەدان گەڕانەوە بۆ کوردستان لەگەڵ ئیدریس بارزانی سەرپەرشتی دامەزران و جێگیرکردنی پێشمەرگەکانمان دەکرد. دوای ماوەیەک لەژێر فەرماندەی ئیدریس بارزانیدا هێزێکی تایبەت دروست کرا و جەبهەیەکی گرنگیان پێسپێردا. هێزێکی پاڵەوانانیان هێرشێکی پاڵەوانانیان کردە سەر سەنگەرەکانی سوپا لە چیای هەندرێن و پیرۆزیەکی گرنگیان بەدیهێنا. چەندان شەهید و بەرینداریشان دا. خۆزگە ئەو دەست لە ناو دەست و برایەتیە پچر نەبوایە و بەردەوام پتەوتر بووایە. لە ڕاستیدا نامەوێت لەم چەند لاپەڕەیە بچمە قوڵایی باسی ڕوودا و بەسەرهاتی ڕامیاری، چونکە زۆر شت هەیە جارێ بەنهێنەکانی شۆڕشی کوردی ئەزانم و باسکردنیم لا پەسەند نییە. هەندێک شتی تریش کە نامەوێت لێی بدوێم لەبەرەوەیە نەمویست و نامەوێت ئاگری دووبەرەکی خۆش بکەم. هەمیشە دژی جیاوازی و دووبەرەکی و براکوژی بوو. لەو بوارە هیچ ڕۆڵێکم نەبینیوە. ئەواتە خوازی یەکجیگیری و تەبایی بووم لە ناو میلەتە. کینەم لەو جۆرە کەسانە بووە حەزیان بە ئاژاوەنانەوە و تۆمە دروستکردن بووە بۆ مەبەستی خۆیان یاخۆ گەشانەوەی ئاگری دووبەرەکی. پسوڵەی ڕوخسەتنامە. کاتێ باڵی مەکتەبی سیاسی و ئەندامانی سەرکردایەتی و پێشمەرگەکان لە هەمەدان و تاران گەڕانەوە بۆ حاجی هەمەران لە نزیک بارەگای بارزانیەوە ژمارەیەکیان داوای پسوڵەی ڕوخسەتنامەیان کرد بچنەوە بۆ دەوروبەری سلەمانی بۆ چاوپێککەوتنی خێزانەکانیان. من ئەم ڕوخسەتنامانەم لە بارزانی وەرگرت. لەوە زیاتر لەگەڵ چەند کەسێکیانە پێشمەرگەشم نارد تا ناو شارۆچکەی ماوەت. دواتر لە سلێمانیەوە نامە هات بۆ بارزانی کە ئەو کەسانە لە پشت پێدارکافەوە دەستیان کردووە بە دانانی پێشمەرگەی ناو شار بۆ مەبەستی ڕێخستنەوەی ڕیزەکانی خۆیان هاتوونەتەوە ناو سلێمانی بۆ مەبەستی ڕێخستنەوەی ڕیزەکانی خۆیان هاتوونەتەوە ناو سلێمانی، نەک بۆ چاوپێکەوتن و سەردانی ماڵ و مناڵیان. لە جاری دووهەمە داخوازی ژمارەیەکی دیکەی پێمیمی باڵی میمسینیان بە بارزانی ڕاگەان کە دانایە بچنەوە بۆ ناو شاری سلێمانی. بارزانی فەرمووی هەندێک لەوانە بۆ کاروباری ڕامیاری دژ بە شۆڕش دەچنەوە بۆ ناو شاری سلێمانی. جارە ناتوانێن ڕوخسەتیان بدەین تا ئەو کاتەی نیاز و مەبەستیان ڕوونتر دەبێتەوە. ئەگەر ئەو برادەرانە پێویستیان بەم جۆرە داخوازانە هەبوایە، پێشنیارەکانیان ئەدا بە خوالێ خۆشببوو ئیدریس بارزانی و هیچ پێشمەرگەیەکیان نەدەچوونەوە بۆ لای خودی سەرۆک بارزانی. جارێک بارزانی بێتی لەو توانج فەرمووی هەر لایەنێکی سیاسی بێوێ بە نەشارەزایی لایەنێکی نەیاری خۆی پتۆ بکە، مانای ئەوەیە لایەنە سیاسەکەی خۆی لاوازەکە. لە بیرنامەکەی بەرباخەمدا بەم شێوەی خوارەوە هەندێک ڕووداوی و یادداشتم تۆمار کردو. ماوەیەک لەمەوبەر سەرۆک بارزانی لێبوردنی گشتی دەکرد بۆ هەموو پێشمەرگە و لێپرسراوانی سەر بە باڵی دابڕاوی میمسینی ناسراو بە جەلالی. ئەم شەو سێشەممە 6 تەمووزی 1965 ژمارەی 180 پێشمەرگە و لێپرسراوانی سەر بە باڵی دابڕاوی پارتی جەلالی لە هەمەدان گەڕانەوە بۆ حاجی هەمەران. ڕۆژی پێنجشەممە 8 تەمووزی 1965 ژمارەیەکی دیکە پێشمەرگە و لێپرسراوانی سەر بە باڵی دابڕاوی پارتی جەلالی لە هەمەدان گەڕانەوە بۆ حاجی هەمەران. سەرۆک بارزانی کۆبوونەوەی لەگەڵیانە کرد لە پێناو بەرژەوەندی گشتی کوردستانە بە ئەوپەری ڕێزەوە لەگەڵیانادا ئاخەوت، وەکو هیچ هەڵەیەکیان بەرامبەر کورد و شەخسی بارزانی نەکردبێت. ڕۆژی یەکشەممە 11 تەمووزی 1965 سەرۆک بارزانی فەرمانی پێدام کە لە وەکالەتی بەڕێزیانەوە بچوم بۆ دێی حاجی هەمەران و
زینۆ شێخ و لەگەڵ مقەدەم کەمال موفتی کە ئەویش لە هەمەدانەوە هاتوتەوە بچین بۆ لای سەرجەم پێشمەرگە و لێپرساوانی باڵی دابڕاوی پارتی جەلالی بۆ بەخێر هاتنەوە لێکردنیان و دابینکردنی پێویستەکانیان لەمڕۆ بەدواوە دەچنەوە ڕیزی پێشمەرگەی سوپای شۆڕژێری کوردستان بێجیاوازی ڕۆژی دووشەممە 12 تەمووزی 1965 ئەم شەو ئیدریس بارزانی و مەسعود بارزانی تۆپە قورسەکانە بر بۆ تاقیکردنەوە پێش ئەوەی بە فەرمانی سەرۆک بارزانی ڕەوانەی بەرەی شەڕ بکردن لە دەوروبەری ڕەواندز و هاودیان ڕۆژی پێنجشەممە 15 تەمووزی 1965 دوو ڕۆژنامەگەری فەڕەنسی هاتن بۆ لای سەرۆک بارزانی لە چیای بەردەکلۆر هەردووچیان سەر بە ڕۆژنامەی لۆمۆند پاریماس بوون من وەرجێر بووم لە نێوانیاندا ئەوەندەی بێتەوە یادم یەکیان ناوی جان شۆڤێڵ بوو ڕۆژی یەکشەممە 18 تەمووزی 1965 شەڕ لە ناوچەی هێزی سەفین بە گەرمی بەردەوامە ڕۆژی دووشەممە 19 تەمووزی 1965 بە جۆرەی ئەو بروسکانەی کە بێتەلەکەمان لە پەیوەندیەکانی ناوخۆی میریۆوەری دەگرێت دوێنێ لە سلێمانی لە نزیک بەکەرەچۆوە مەفرەزێکی ئیستیخباراتی سوپا چواردەوری هەردوو پێشمەرگە ئۆسەی ئامە و حسێنی فارسیان گدا و دوای ئەوەی هەشت سەربازیان کوشتووە پێمیم ئۆسەی ئامە شەهید کراوە و پێمیم حسێنی فارس بە برینداری دەستگیر کراوە ژێر ئەشکەنجەدایە ئەمیشان لەژێر ئەشکەنجەدا شەهید کردو و لە ناو شاری سلێمانیا لاشەکانیان بە پشتی زرێپۆشەوە بەستۆ و سەر بە شەقامەکانە ڕانکێشاون ڕۆژی سێشەممە 20 تەمووزی 1965 ئەمڕۆ دوو فڕۆکە بەڕاکەت هێرشیان کردە سەر ئەو دوو ڕۆژنامەگەرە فەڕەنسی سەر بە ڕۆژنامەی لۆمۆند و پاریمەچ هاتوون بەڵام باش بوو نەپێکاردران ڕۆژی چوارشەممە 21 تەمووزی 1965 شەڕ بە گەرمی لە ناوچەی چوارتا بەردەوامە وەرەی هێزی پێشمەرگە بەرزە ڕۆژی شەممە 24 تەمووزی 1965 هەردوو ڕۆژنامەگەرە فەڕەنسیەکان لە بەرەکانی شەڕ لە ناوچەی چیای بێشێ و زۆسک دواتر چیای هەندرێن گەڕانەوە بۆ لای سەرۆک بارزانی ڕۆژی دواتر لە ڕێگای حاجی هومەرانەوە چوون بۆ ئێران نامەی بارزانی بۆ جەنەرال دیگۆڵ ڕۆژی پێنجشەممە 15 تەمووزی 1965 کاتێ ئەو دوو ڕۆژنامەگەرەی سەر بە لۆمۆند و پاریماچ هاتوون بۆ لای بارزانی لە بەردەکلۆری حاجی هۆمەران لەو سێ چوار دانیشتنی من وەرجێرم لە نێوانە چاوپێکەوتنەکە بە زمانی ئینگلیزی بوو بارزانی داوای لێکردن بارودۆخی کوردستان بخەرە بەردەم جەنەرال دیگۆڵ یەکێکیان ناوی جان شۆڤێڵ بوو وتی باشتر وایە ئێوە بە ناوی خۆتانەوە نامەیەک بۆ دیگۆڵ بنووسن بارزانی داوای لە ڕۆژنامەنووسەکە کرد کە ئەو نامەکە بگەێنێتە شوێنی مەبەست بەدەم زەردەخەنەوە ڕۆژنامەگەر وتی ئێوە چیتان پێویستە بارزانیش بە هەمان زەردەخەنەوە لێی پرسی ئێوە پارە لە چی دروست دەکەن ڕۆژنامەچیەکە وتی لە گەڵای دار پارە دروست دەکەین بارزانی فەرمی باشە ئێمە گەڵای داربەڕووتان ئەدەینێ بۆمان بکەم بە پارە دوای چاوپێکەوتنەکە بارزانی بۆ هەرێکان چەقۆیەکی بەرباخەڵی 4-5 بە دیاری پێشکەش کردن ئەوانیش هەرێکان فرانکێکیان دەرهێنا و بە بەرزانە وت ئێمە ئەوە ئەم دوو چەقۆیەمان لە تۆ کڕی بە 2 فرانک گوتیان لای ئێمە ئەگەر برادەرێک چەقۆ بە دیاری ببەخشێ بە برادەرەکەی ڕەشبینی لێ دەکەین باڵێن دۆسایەتەکەمان دەپچرە ئەنجا بۆ ئەوەی بە گەشتبینیەوە دیارەکە وەربگرین بە پارێکی ڕەمزی دەیقەبڵێنین و بۆ هیوای دۆسایەتی ئێمە بەردەوام بێ و نەپچرە
بارزانی بە پێخۆشحاڵیەوە دوو فرەنکەکەی لێوەرگرتن و قەڵەمبڕەکانی دایە دەستیان. ڕۆژی یەکشەممە 25 تەمووزی 1965 لە ڕێگەی حاجی هومەرانەوە ژمارەیەک چەکی سووک و قورسمان بۆ هات. فرۆکە زۆر بە توندی بردومانی حاجی هومەران و دەوروبەری چیای بەردەکلۆری کرد. چوارشەممە 28 تەمووزی 1965 بۆ یەکەم جار ئەم شەو فڕۆکەی بۆمبەهاوێش بردومانی بەرەکانی شەڕی کرد لە دەوروبەری ڕەواندز و هەندێک لە بۆمباکان دابووی بە دەوروبەری سەنگەرەکانی پێشمەرگەدا. ڕۆنی بەرد و قوزەڵ قورت لە چیای بەردەکلۆر بەرامبەر شارۆچکەی حاجی هومەران سێ شت سەرنجی ڕادەکێشە. لە قەپاڵی چیاکە تاشەبەردی شینی مەیلۆ قاوەی لێ توێ وەک پارچە مەقەبا دەتوانێت لێشیان جا بکەیتەوە. ڕۆنێکی شر و زەرد و زوڵاڵ وەک ڕۆنزەیتون لە ناو دووتوێی بەردەکاندایە. دواتر بیستم بەم شلەمەنێ دەڵێن ڕۆنی بەرد. باەخێکی کیمیایی و پیشەسازی تایبەتی هەیە. دووهەمشت دوو جۆرە مشکم دەبینی. جۆری یەکەمیان هەردوو چاوی کوێر و بە پێزدا پۆشراوە و بێجێ لە کوونەکەی خۆی دەهاتە دەرەوە و نزیکەی 1 مەتر ڕێکاوڕێک دوور دەکەوتەوانە. چەند بنجێ گیای بە پەلەدا قرتان و ئەی خوارد و لەسەر هەمان ڕێگەی هاتنە دەرەوەی دەگەڕایەوە دەچووە ناو کوونەکەی خۆی کە جارێکی تر دەهاتە دەرەوە بە هەمان شێوە بەلایەکی دێکەدا ئەم هاتوچۆی ئەکرد و دەور پشتی کونە مشکەکە پاک و لووس بوو بە ئەندازەی بازنەیەکی 50 سانتیمەتر گژوجیای پێوە نەبوو. جۆری دووهەمیان چەشنە جرجێکی سپی بە فرین و گوێقوت و خۆشڕەوت بوو. جارجار هەڵدەسێتە سەر هەردوو پاشوو تەماشای ئەملاو ئەولاو دوور ئەکا و ملی قیت دەکاتەوە و دەکەوێتە ڕاکردن بەرەو کون و کەرەبەری ژێر بەرد و دارەکان و خۆی دەشارێتەوە. سێهەمشت جۆرێک کرم بوو. لەشی بەقەد یەکەم جومگەی 50 تووتەی زەلامێک بوو لە ناو قاوەکێکی لە پوشت دروستکراوە خۆی دەشارێتەوە و لە کاتی خۆخشانە ئەم چەترەکە پوشەشی بە کۆڵەوەیە و دوا بە دوای خۆی ڕای دەچێشێ. گوایە ئەگەر ئاژەڵ لەگەڵ پوش و پەلاشە یاژیا بیخوات یەکسەر ئاژەڵەکە مردار دەبێتەوە. لە ناوچەی حاجی هومەران پێی دەڵێن قوزەڵ قورت. لە هەمان چیا گژوجیا و گولەلکی پزیشکی هەمە چەشنەی لێیە. لە هەندێک فەرهەنگی گژوجیای پزیشکیدا لەو جۆرە گژوجیا گولێلکانە دێنە پێشچاو. جۆرێ گوڵە زەردەی لێیە دەکرێت بە چەپکو بە وشیش پەڕەی گوڵەکانی سیز نابن و هەڵ ناوارێن. ڕەنی ناگۆڕێ بۆنی خۆشە. دەخێنە ناو جلوبەرگەوە ڕشک و ئەسپێ و کێس دەکوژێ و بۆنی جلەکانیش خۆش دەکات. جۆرێکی پێی دەڵێن گوڵە ڕوون ئەفسەنتین بە لاتینی پێ ئەوترێ ئەفسەنتین. بۆ زۆر مەبەستی پزیشکی لە ناو کوردەواریدا بەکار ئەهێنرا. ڕۆژی هەینی 30 تەمووزی 1965 سەرۆکمەلا مەسعود بارزانی و مەسعود بارزانی و هێزە تایبەتەکەی بەرەو چیای هەندرن کەوتنە ڕێ. سەعات 7 سەر لە بانی لەگەڵ بارەگای گەڕۆشی ئاراس ئێمەش دوا بە دوایان کەوتینە ڕێ. پلانی تۆپبارانکردنی سوپا. ڕۆژە هێنی 30 تەمووزی 1965 سەرۆک بارزانی و مەسعود بارزانی لە بەردەکلۆری حاجی هومەرانەوە کەوتنە ڕێگە بەرەو چیای هەندرێن بۆ دانانی پلانێکی هێرش بردنە سەر هێزەکانی میلی لە ڕەواندز و جوندیان و دیانە و دەشتی بەردەم گەلی عەلیبەک. هەروەها دەشتی هاودیان و دامێنی چیای زۆزک و گەردن خوشتر بە دیوی دەشتی هاودیانە. سەرۆک بارزانی پلانی هەرشەکەی دانا و شوێنی 6 تۆپە گەورەکانی دەستنیشان کرد.
دوو تۆپی گەورە لە چیای هەندرێن و چوارەکەی دیکەش لە چیای زۆزک و گەردن خۆشتر جێگیر کرد. من و هەڤاڵەکانم نیو کاتژمێر ڕێ لە کاروانەکەی بارزانی دابڕابووین. من کەوتم پێش برادەرەکانم بە لە لای چەپی چیای هەندرێنە سەرکەوتم کە لە بەرزیەوە بە دووربین ڕێچکەی هێزەکەی بارزانی بدۆزمەوە و بێمەوە لای برادەرەکان و یەک بگرینەوە و زووتر بگەنە بارزانی. ڕۆژەکە زۆر گەرم بوو. دێمکەی ئاوەکەشم بە پاشکۆی وڵاخێکەوە بوو لای برادەرەکانم. لە سەرکەوتن بۆ چیاکە و هازە خوارەوە لە برادەران دابڕام. دەیان چاڵی قوڵ و شوێنی داڕوخاوم ئەبینی. لێ نزیک ئەبوومەوە بە شوێن ئاودا ئەوداڵ بووم. لە ناو ئەو چاڵانە باڵندەی جۆراوجۆرم دەبینی خۆیان دابوو بە ناو ئەو چاڵانە دیار بوو ئەوانەش هەر بۆ ئاو خواردنەوە ڕویان دەکردە ناو ئەو چاڵانە و لێ دەنیشتنەوە. هەمویان مردار بوونەوە. چیای هەندرێن کانیاوی کەمە. لە دەیان شوێنەوە داڕوخا و گابەر بەسەر گابەردا کەوتووە ئەو چەند کانیاوەی لێەتی لە شوێنی نەدیوایە. گەشتمە سەر ڕێگا ئاسایەکەی ناو چیاکە. بە تەواوەتی ماندوو بووبووم لە تینووە ناودەمم بوو بە پەلاس. هێدی هێز و توانام لەبەر بڕا. بە چەکەکەم دووسێ تەقەم کرد بە ئاسمانە بەڵکو برادەران یەکێکیان بێن بە دەنگمەوە. دوایی وام لێبیستنەوە گویان لە تەقەکان بووە بەڵام وا بۆی چونکە تەقەی ڕاوچیە. پەلاسی تینۆتی گەشتە گەروم و لەرز دایگرتم. توانای بەر سێبەری بەردەکەم نەما بە پەلەپڕوزە خۆم گەیان لەبەر هەتاوەکە و چاوم کەوتە ڕشکە و پێشکە و جارجار بێهۆش دەبووم و ڕادەسڵەچیم. یان لە کاتی بێهۆشەکەمە خۆم بە جامە ئاو و دوای ساردەوە ئەبینی. لەگەڵ دەمەم بۆ جامەکە دەبرد ڕائەسڵەچیم و پەلوپۆم دەهاویست. هەرچی چۆنێ بوو هەموو هێز و توانای خۆم بەکارهێنا. دوو تەقەی تریشم کرد بە ئاسمانە. ئەو فیشەکانەی پێم مابوون بۆ ئەوەم دانا ئەگەر شەوم بەسەردا هات درڕندە هاتە سرم بتوانم لە خۆمی دوور بخەمەوە. دڵنیاش بووم ئەگەر شەوم بەسەردا بەهاتایە ئەو توانایم نەئەما هیچ تەقەیە بکەم. زۆر شت بە خەیاڵدا ئەهات حەزمە کرد وەسێت نامەیەک بنووسم بەڵام هێزی ئەوەم نەما بوو بتوانم پێنووس بگرم بەدەستەوە. وردە ئومێدبڕ بووم یەک تەختە بووم لەوێدا. لەو لاشەوە برادەرەکانم نیگەرانی ئەوە بوون کە پێم بگەنەوە چونکە من لەو سەرکەوتن و دابەزینەدا لەسەر چیاکە گەلێ پێشان کەوتو بووم. لەگەڵ ئەوەشتا پێش ئەوەی تینۆتی پەکەم بخە چوو بوومە سەر کاروانە ڕێگەکە. دەنگی پێی وڵا خاتە گوێم بەڵام توانای ئەوەم نەبوو هەسمە سەر پێم. وردە دەنگەکان نزیکتر ئەبوونەوە لێم و گوێم لە دەنگی برادەرەکانیشم بوو کە منیان بەو شێوەیە دی زیاتر دڵگەران بوون. یەکێ لەو برادەرانە پێشمەرگەیە بوو خەڵکی قەرەداغ، شارەزای کونە بەفر و شاخ و داغ بوو. بە ناو پەنا و پاسار و کونە بەردەکانە گەڕابوو هەتا کونە بەفرێکی دۆزی بووە. ئەو کاو کۆتەڵ و پوش و پەڵاشەی بەردەم کونە بەفرەکەی گرتبوو لای بردبوو. ئاگریان کردە و کسلێکیان پڕکرد لە بەفر و خسیانە سەر ئاگر. وردە دەمیان پێتەڕ ئەکرد بەڵام من خواخوام بوو کسلەکە بنێم بەسەرمەوە. ئاوەکە لە دەما زۆر تاڵ بوو، زیاتر لە ئاوی گوژاڵ گەچوو. دیسانەوە لەرزدای گرتمەوە هەرچێت چۆنێک بوو هێزمدایە بەرخۆم و بە یارمەتی برادەران گەیشتینەوە بە هێزەکەی بارزانی. بازانی کە ڕووداوەکەی بیست پێی ناخۆش بوو. کۆڕ و مەجلیسی بارزانی کە بە ناوچەکانی کوردستانە تێپەڕەبووین و بارزانی دەبیست ناکۆچی و ناتەبایی لە نێوان ئەم بنەماڵەیە و بنەماڵەیەکی دیکەدا هەیە.
پێچی دەهێنانەوە و پاداشی هەردوو لایەنی دەکرد و دوای دڵنیابوون ناوچەکەی بەجێهێشت. لەناو کۆڕ و مەجلیسە بە جۆرەی پلەی زانیاری دانیشتوان دەدووە کە هەستی دەکرد مرۆڤێکی تێهەڵقورتاو لە کۆڕی دانیشتەکەدایە باسی ڕامیاری و پلانی شەڕی نەدەکرد، زیاتر باسی ڕاوە بەراز و دڕەنەی بەوەزەنی دەکرد بۆ دانیشتوان. ئەگەر پێویست وایە باسی ڕامیاری و مافی نەتەوەی کوردی بکردایە بە وردی و واقعی و بە جۆرەی ئەو سەردەمە و ئەو دۆخە بۆ چوونەکانی خۆی بۆ دانیشتوان ڕوونەکردەوە. شوێن خەیاڵات و بیر و هزری بێبنچینە نەدەکەوت. لای ناخۆش بوو ئەم هەرچێ دەڵێ دانیشتوان بڵێن بەڵێ وایە. دەیفەرموو حەزەکەم ڕای خۆتان دەربڕن و ئێوە چی بەڕاست و دروستتر دەزانن ڕانمایم بکەن. میوان ماوەی هەرچێ چەندێ لای دابنیشتایە ئەم ناڕەحەتی پیشان نەهەتا. خۆی نائارام نەدەکرد و ڕووی گرژ نەدەکرد. جاری وا ڕوویە میوانێک چەندین سەعات لای ئەمایەوە بێ ئەوەی هیچ لایەکیان بەئەخێ. تەنانەت ئەگەر ئەم نەخۆشیش بواە یا سەرێشەی هەبواە لەبەر دەم میوانەکە بە ئاسایی و ئارامی دادەنیشت. قسە و باسی درێژە پێ ئەدا و دەیفەرموو ئەگەر بە میوانەکە بڵێن مستەفا نەخۆشە و ناتوانێت میوانداری خەڵ بکە، بێگومان ئەو کەسە دڵگیر و زویر ئەبێ و شوێن بیر و هزری خۆیەکەوێ. لەبەر ئەوە نەیدەهێش پاسەوانەکانی دەست بنێن بە ڕووی هیچ کەسێکەوە. دەیفەرموو با من نائارام بم و ئەو کەسە دڵگیر نەبێ. ئەگەر لە ژوورەکە میوان زۆر بوونایە جێی خۆی ناڕەحەت دەکرد و جێی میوانەکەی خۆش دەکرد. شۆڕشی بەردەوام لە کاتی پابوونی شۆڕشەکانی بارزاندا لە ساڵانی 1913 و 1932 1933 و 1943 ئەگەر لەسەر هەمان بنەما و بنچینەی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی هاودەم لە شوێنەکانی دیکەی کوردستان شۆڕشێ بەرپا بکرایە، بێگومان یەکێ لە ئەو شۆڕشانە سەرتاسەر دەبوو هەموو خوارووی کوردستانی دەگرتەوە. ڕۆژی یەکشەممە یەکی ئابی 1965 هێزی سوپای شۆڕژێری کوردستان توانی چیای سەفین لە دوژمن بسەنێتەوە و بە تەواوەتی ئازاد کرا. سێ-چوار ڕۆژە لەسەر یەک فرۆکە لە بەرزێوە کەشی ناوچەی حاجی هۆمەران و چای هەندرێنەکە. ئەمڕۆ سەعات 6:30 سەر لە بەیانی دوو فرۆکەی هێرشبەر ڕەشماڵ و خێوەتەکانی ماڵی بەرزانی بردومان کرد. هەشت کەس برینار بوون. دکتۆر حکمەت چاودێری و چارەسەری برینارەکانەکە. ڕۆژی دوایی سەر لە نێو فرۆکە بردومانەکانی هاتنە سەر دەی زێویە و بردومانیان کرد. لە هەموو لایەکی کوردستان شەڕ بەردەوامە. سوپای شۆڕژێری کوردستان ورەی بەرزە تۆپەکانمان لە دووری 32 کیلۆمەترەوە نیشانە دەپێچێ. ڕۆژی پێنجشەممە 9 ئەیلول 1965 دوو فرۆکەی هێرشبەر بردومانی کۆمەڵی ڕەشماڵی ڕەوەندەکانی کرد لە خوار ماڵی سەرۆک بارزانیەوە. حەوت و پیاوێک شەهید بوون. ڕۆژی دووشەممە 13 ئەیلولی 1965 هێزی سوپا و جاژگەیشت لە ناو شاری قەڵازە لە سەنگەسەر شەڕ بەردەوامە لە نێوان هێزی کاوە و جێش و جاشتە. ڕۆژی هەینی 7 ئەیلولی 65 لە بەغداد محاولەی کودەتا کرا لەژێر فەرماندەی عارف عەبدوڕەزاقە، بەڵام سەری نەکرد. لەگەڵ ماڵی سەرۆک بارزانی داین. ماڵی ئێمەش لە بەردەکلۆرەوە باریان کرد بۆ دەی دلمان. خانوویەکی لە بەردووقوڕ بۆ ماڵی ئێمەش لە خوار ماڵی سەرۆک بارزانیەوە دروست کراوە. ڕۆژی شەممە 2 تشرینی یەکەم 1965 حکوومەت شێخ بابا عەلی شێخ مەحموودی ناردووە بۆ کردنەوەی دەرگای وتوێژ. ڕۆژی یەکشەممە 3 تشرینی یەکەمی 1965 حکوومەت بەیاننامەی لێبوردنی گشتی دەرکرد
بۆ هەموو ئەو کەسانەی لە شۆڕشی ئەیلولا بەشدارن. ماوەی لێبوردنەکە هەتا ڕۆژی یەکی تشرینی دووەم بەردەوامە بێت. ڕۆژی یەکشەممە دەی تشرینی یەکەمی 65 بەسەردان هاتوومەوە بۆ ماڵەوە لە گوندی دیلمان. ئیدریس بەرزانی نامەی بۆ ناردم کە بگەڕێمەوە بۆ لای سەرۆک بەرزانی لە نزیک گوندی ڕێزانۆر بۆ سەرپەرشتیکردنی گوێگرتن لە ئیزگەی بێتەلی بنکەکانی سوپای میری دەست بەجێ گەڕامەوە. ڕۆژی پێنجشەممە 14 تشرینی یەکەمی 1965 ئەمڕۆ میری سەرژمێری گشتی ئەکا لە هەموو لێوا و قەزا و ناحەکانی عێراق بێگومان ناتوانین بێن بۆ شوێنە ئازادکراوەکان. ڕۆژی شەممە 16 تشرینی یەکەمی 65 ئەمڕۆ فرۆکەی بۆمبەهاوێش چوە سەر گوندی دیلمان و گوندەکانی دەورپشتی و بەسڕی بردومان کرد و بردومانەکە بەردەوامە. خەڵکەکان وان دەزانی فرۆکە هاتووە بەیانامە دەخاتە خوارەوە. ڕۆژی یەکشەممە 24 تشرینی یەکەمی 1965 ئەمڕۆ ڕێزەکانی جێش و متەسەڕفی هەولێر چوون بۆ لای شێخ ئەحمەد بارزانی و داوای لێ ئەکەن ئاگاداری سەرۆک بارزانی بکە کە حکوومەت ئامادەیە وتوێژ لەگەڵ سەرۆک بارزانیا بکە. شەڕ زۆر بەتوندی بەردەوامە لە چای حەریر و زینەتیر. ڕۆژی هەینی 3 کانونی دووەمی 1965 نزیکەی مانیەکە لە خزمەت بارزانیا لە ناوچەی پێنجوینێن. ڕۆژی یەکشەممە 5 کانونی یەکەمی 1965 میری زۆر بە پێداگرتنەوە داوا ئەکات بارزانی وتوێژیان لەگەڵا بکە. بارزانی دەفەرمێ دەبێ حکوومەت پێشەشی ئەعلانی حکمی زاتی بکات بۆ کورد ئەنجا شەڕادەوەستێنین. ڕۆژی یەکشەممە 9 کانونی یەکەمی 1965 لە خزمەت بارزانیا لە پێنجوونەوە گەڕاینەوە بۆ گوندی دیلمان لە ناوچەی گەڵاڵە. ساڵەبەجی میران هاوڕێی بەرزانی پیاوێکی هێمن و لە سرخۆ و زیرەک بوو. لە سەرتای شۆڕشەوە هەتا ساڵانی 1964 و 1965 بە نوێنەرایەتی و ناوی بەرزانیەوە سوڵحی ئەشاری دەکرد. کێشەی نێوان ئاغا و کەسانی دیکەی هەڵدەکرد و ڕاستپاردە و ئامۆژگاری بەرزانی پێڕادەگەاندن. جێ ڕێز و خۆشەویستی بەرزانی بوو، هاوڕێی بوو، بەردەوام لە دەورپشتی بنکەی بێتەلی ئاراسی شەو بوو.